ئێران خۆی بۆ جەنگەکە یەکلایی کردەوە و سەرکردایەتی کوردیش دەبێت بڕیار بدات. شەوی 15 لەسەر 16 کانونی دووەم ڕژێمی ئیسلامی ئێران بە 7 موشکی فاتح سەدودا هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی کردا ئاماج لە ئاکامی هێرشەکەدا ماڵی سەرمایەدارێکی مەدەنی دیاری شاری هەولێر پێکرا و 6 کەس گیانیان لەدەستدا کە سەرجەمیان کەسانی مەدەنی بوون. هەردووای کاتژمێرێک سوپای پاسداران بە فەرمی هێرشەکانی لاستۆ گرت و گوتی هێرشەکە بۆ سەرچەند بنکەیەکی موساد و ئەمریکیەکان بووە لە هەرێمی کوردستان. بەرە بەیانی ئەمڕۆژ فەرماندەی هێزی ئاسمانی سوپای پاسداران ڕایگەیاند شەوی ڕابردوو 4 موشکی خەیبەر لە خوزستانی باشووری ئێرانەوە ڕەوانەی ئیدلیبی سووریا کراوە بۆ سەرچەند پێگەیەکی داعش. لە هەمان کاتدا بە 6 موشکی فاتح سەدودا هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کرایە ئاماج. هەردووە بەدوای ئەوەش پێنتاگۆن پژڕاستی کردەوە کە هیچ بنکەیەکیان لە هەولێری پایتەخت نەکراوەتە ئاماج. بەڵکو هێرشەکە چەند ناوچەیەکی نیشتەجێبوونی هاوڵاتیانی مەدەنی گرتوتەوە. بەرە بەیانی ئەمڕۆژ لەسەر داواکاری سەرۆکوەزیرانی عێراق قاسم مەعراجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی عێراق بە هاوبەشی لەگەڵ لێژنەیەکی ئەمنی و حکومی هەرێمی کوردستان سەردانی ئەو ناوچانەیان کرد کە لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە کراونەتە ئاماج. بڕیاریشە لە 48 کاتژمێری داهاتوودا ئەنجامی لێکۆڵینەوەکان بڵاو بکرێتەوە. بەشێک لە چاودێرانی سیاسی ناوخۆ و دەرەوەی هەرێمیش پێیان وایە بیانوو و بەهانەکانی ئێران زۆر بێبنەما و لاوازن بۆ هێرشکردنە سەر هەولێری پایتەخت. ئەگەر ئێران ئیسرائیل و دەستگا هەواڵگریەکەی بە دوژمنی خۆی دەزانێت هەموو دنیا دەزانێت تەل ئەبیب و ئۆرشەلیم لەکوێت بۆ ناچێت ئەوێ بردومان بکات. ئیسرائیل بێمنەتانە لە ناو جەرگەی تاران زانە ئەتۆمیەکانی ئێرانی کوشت بە ئاشکرا هەڕەشە دەکات و شەڕێکی گەورەی لەگەڵ بەرەی بەرگری ئێراندا لە ڕۆژهەڵاتی ناویندا هەڵگیرساندووە. ئەی بۆ ناچێت لەو شوێنە بدا کە ناوی خاکی ئیسرائیلە. بۆیە بەهانە و بیانوەکانی ئێران بۆ هێرشکردنە سەر هەولێر جگە لە کردەیەکی دوژمنکارانە بەرامبەرگەلی کورد و حکوومەت و خاکەکەی هیچی دیکە نییە. ئەما سەرباری ئەوەی چاودێرانی سیاسی کورد هۆشداری ئەوە دەدەن هەرچی زووە پێویستە لە ئاستە و پێشاتە نوێیانە سەرکردایەتی کورد بە هەموو پارتولایەنە جیاوازەکانەوە خەمی قەوارەی هەرێم و خاکی کوردستانیان بێت. لە ئێستادا دۆخی ناوچەکە لەو پەڕی خراپی خۆیدایە و ئاگری شەڕێکی وێرانکەر ناوچەکەی گرتوتەوە. کوردیش هەمیشە ئامانجی یەکەمی ئەو وڵاتانەیە کە سەرچاوی ئاژاوە و نائارامی ناوچەکە و جیهانیشن. بۆیە پێویستە خەمە گەورەکە لە ئێستادا ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانە بێت کە ڕووی لە هەرێم و خاکی کوردستان کردووە و واز لەو ململانێنەوە خۆیانە بهێنرێت چونکە نەیارێک هاتۆتە پێشەوە کە هەمووان وەک یەک سیر دەکات. ئەما سەرباریەوەی پێویستە هێزە نێودەوڵەتی و هاوپەیمانەکانی کورد ئەرک و بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بە کوردستان وەک پەناگەیەکی ئارام بۆیان بەجێبێن و ڕێگە نەدەن ئەو هێزانی سەرچاوی نائارامی ناوچەکەن هەر بۆ ئاسان ژینگەی لەباری کوردستان بۆ هێزە نێودەوڵەتیەکان بکەنە ئاماج.